چند تێبینیەکی گرنگم هەبوو لەناو سایتی کوین مارکێت کەپ بووەوەی ئەم ویستم شەو بۆەوە ڤیدیۆ دروست بکەم، بەڵام بەداخەوە بەڕاستی ئینتەرنێتی ئێمە زۆر خراپ بوو کە گوایە لە شەریکە کێشەکی هەبووە و نەمتوانی چەندین محاولەم کرد نەمتوانی بچمە ناو سایتی کوین مارکێت کەپ بووەوەی بەرزبوونەوەی چەندین میمکوین و چەندین دراو کە لە یەک دۆ ڕۆژی ڕابردوودا بەڕاستی بوو ماوەیەکی کورت نرخیان بەرەو هەڵکشانە خۆت بەرزبوونەوە چوو، بەڵام هەر وەکو پێتان ئەڵێم کە نەمتوانی بچمە ناو کوین مارکێت کەپ چونکە بەڕاستی ئینتەرنێتەکەم بوو زۆر خراپە. ئینشەڵڵا لە یەک دۆ ڕۆژی داهاتوودا من باسی ئەم میمکوینانە دەکەم کە چوون نرخیان لە یەک دۆ ڕۆژی ڕابردوودا بەرەو هەڵکشانێکی باش چووینە. بەڵام ئەمڕۆ هەروەکو بینن کە بیتکوین بە 18,000 دلار معاملەی پێکرێ و 2.04 لە سەدا بەرەو بەرزبوونەوەی یاخود هەمان هەڵکشان چووە و هەروەها ئێتریۆمیش بە 1300 دلار معاملەی پێکرێ و 1.13 لە سەدا بەرەو هەڵکشان چووە و دراوەکانی تر هەروەکو بینن BNB و XRP دۆج ئادا و چەندین دراوی تر کە نرخیان بەرەو نزمبوونەوەیە و نزمبوونەیەکی وانە بەڕێزانم، بەڵام ئەوەی کە جێی تێبینیە بیتکوین و هەروەها ETH هەروەکو دەبینی کە بەڕاستی ئێمە ئومیدوار دەکەت بوو نزیکبوونەوەی ساڵی 2023 بووەوەی ئێمە دیسانەوە شاهدی پامپی گەورەی دراوی ئەلکترۆنی بیتکوین ببین و لەگەڵ ئەوەشە میمکوینانە کە هۆڵدمان کردووە خێرەکی باش لە ناوەڕاستی 2023 بۆ هەموو هۆڵدەرەکانی هەبێت.